کرێکارەکان بەشێکیان ئاگاداری جەژنی کرێکاران نین. لە گفتوگۆکانیاندا بۆ دەنگی ئەمریکا جگە لە ئاماژەکردن بۆ ئاستەنگەکانی ژیانیان هیچ وتەیەکی دیکەیان لەسەر جەژنەکەیان نەبوو. ئەوە جارکە ئەوە هێناتە تێرانە 450 لە دوای 450کە ئەو پیاها ڕۆی بووە 400 دوای 400 کەیان 350 بوومە. 350 بەشێنەکە بەشی کرێکارێکی داماکە نە بەخوا نایکە ئائساتێت 1 ملیۆن قەرزدارم. باشە ساحەی پێش شەش بناڵیشم حەج ئیشێکشم حەج کاسێکشم حەج مناڵ کەنجکۆڕە بەیش ناڕۆ وەلا لای ئیشەکەم لە ئەو جادەکە ئیشەکەم جادەکەی مەجموعی زەمەخەی والله هنوای ڕێزوانە هنواشیان ڕێز نادێت ئەمە خۆتەزای ئەم پەنجەسەیەکە ساعات حاتی بایم وای 11 یورۆ 11 یورۆ تێنم بۆ ساعات 1 تا ساعات 4 معاشمان کەمە پێکەمجار 450 بوو کەمە 400,000 لەماکە کە بە 350,000 ئێستا من خاوەن دوو مناوم مناکە مشکی تاو نییە هەموو مانگە معاش بۆ قەرز دەکەم ئەم بۆ سلێمانی معاشمان داواکارم معاشمان بۆ زیاد بکرێت معاشمان بۆ زیاد بکرێت و لەکەی خۆم معاشمان بەنێ. بۆ ڕێزگرتن لە جەژنی کرێکاران سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە و کۆمپانیای گارێکس و حیزبی شوێعی مەراسیمێکیان بۆ کرێکاران ڕێخست. حاڵەتێک بوون پێویستیان بۆ ئەو کەسەردانی نەخۆشخانەوە پسوڵەیەکیان بۆ بکەین لەلایەن ئەو دکتۆرە بەڕێزانە و لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەوە بەبێ بەرامبەر چارەسەریان بۆ بکەن هەروەکو وایە ئەو دکتۆرانە لە عیادەکانی خۆیان چارەسەریان بۆ بکەن. ئەمە جارێکێک لەو هەڵگاوانەی کە ئێمە خەمخۆریانین بە دوای ئەوە ئەگەڕین کە چۆن بتوانین ژیانێکی باشیان بۆ فەرام بکەین. بۆ خۆتان ئەزانن لە وڵاتانە کرێچینی توێژی کرێکار بەرزترین موچەی هەیە بە هیوام لە ڕۆژانی ئایندەیە لە ساڵانی ئایندەیە ڕۆژی ئابووری هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان باش بێت کە موچەی کرێکارانیش بگاتە ئەو موچەیە کە شایستەیە. لەم ساڵدا و لە پارێزگای هەڵەبجە 11 کرێکار بریندار بوون. وەک سەندیکای کرێکارانی کوردستان لقی هەڵەبجە دەڵێن ڕێژەی بێکاری لە هەڵەبجە زۆرە و مافەکانی کرێکارانیش پێشێل کراون. کارەکان ئێمە ڕۆشتین بەدەمیانەوە کە دوای کە زانیمانە و کەو بینایە سەفەر و خاوەزانە وەکو سەندیکا باش خۆمان لەساین ڕۆشتی بەدەم کرێکارەکان و سێ کرێکاران ئێمە سەردانی ڕسمیان کرد بۆ لایەن و پێشتر لە کۆبوونی ڕۆژنامەگران ڕێکەوتنێکمان کرد وەکو سەندیکا و لەگەڵ خاوەنکارەکە و توانێمەوە سێ کرێکارە ئەوەی کە پێویستی و حەقیخوایانە حەقیخوایان بێت و لەسەر چەند خاڵە ڕێکەوتن بەداخەوە لە هەڵەبجە بە حکمی نەبوونی سندیکا بەڕاستی لە هەڵەبجە تایسە نەبووە ئەمە لە قەیمە تازەیە یەکەم دووەمی ئەوە مافی کرێکاران لە هەڵەبجە زۆر تا ئەو حەقی نیە بەڕاستی لە واقعا کرێکاران لە هەڵەبجە حەقیخوایان پێ نەدراوە. لە جەژنی کرێکاراندا بەشێک لە کرێکاران لە کارکردندا بوون. هاوکات بەشێکی دیکەیان تەنها خاوەنی 1 ئۆفن لە ساڵێکدا وە خۆشیان دەڵێن 2 مانگ جارێک پارە وەردەگرن و کۆمپانیاکانیش بەردەوام موچەکانیان کەم دەکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.